نەخۆشی شێرپەنجە یان سەرەتان نەخۆشیێکی زۆ بەربڵاوە ئێستاکە و ئەم ڤیدۆیە زۆ گرنگە تا کۆتایی گوێ لێ بگرێت تاوەکو سوودی لێ ببینی. یەکەم بەکارهێنانی پلاستیک. پلاستیک بە هەموو جۆرەکانیەوە زیانێکی گەورە دەگەیەنێت و بەهۆی بوونی مادەی بیسۆفینۆل ئەی و پەتەلێتەوە و مادێکە ناو پلاستیکە هەیە هۆکارێکی سەرەکیە بۆ تێکدانی هۆرمۆناتەکانی ئینسان و هەروەها تێکدانی خانەکانی لەشی ئینسان و توشبوون بە شێرپەنجە. یەکی تر لە هۆکارەکانی شێرپەنجە بەهۆی جگەرەکێشان و ڤەیپ و نێرگەلە و هەموو ئەو بەتانەوەیە بەهۆی بوونی مادەی نیکۆتین و بەنزۆپیرین. یەکی تر لە هۆکارەکانی شێرپەنجە بەهۆی ئەو مادانەیە کە لە جوانکاری و لە بۆن و مادەی ژەهراوی تێدایە و دەبێت هۆی نەخۆشی شێرپەنجە. یەکی لە هۆکارەکانی شێرپەنجە ئەویش بەرکەوتنە بە تیشک، ئەو تیشکانی کە بەکاری دێنین ئەو ئەشیعانی کە لە مسەشفاکان و لە شوێنەکان بەکاردێن یان بەرکەوتنی ڕاستەوخۆی تیشکی خۆر. ئەم تیشکانەیش هۆکارێکی سەرەکین بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. یەکی تر لە هۆکارەکانی نەخۆشی شێرپەنجە خواردنە، بەتایبەتی ئەو خواردنانەی کە لە قوتوکراوە و یان ئەو خواردنە پرۆسسکراوانەی دوای ئەوەی چەندین مادەی پارێزەر و مادێک بۆ جوانڕاکردنی خواردنەکە بەکارهێنرێت یان هەندێک بۆن و یان هەندێک جار ڕەنگی تێدەکرێت ئەو مادانەی کە بەکاردەهێنرێت هۆکارێکن بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە.